يعني نوع رسمي. سەرنجام وەک چاوەڕێ دەکرا ئەنجومەنی یاسایشی هەرێمی کوردستان دامپێدانانی دەستگیرکراوانی بادینانی بڵاو کردەوە. پارێزەرێکی دۆسیەکەش دەڵێت لە ژێر ئەشکەنجەدا دامپێدانانەکان وەرگیراون. ئەنجومەنی یاسایشی هەرێمی کوردستان تۆمارێکی ڤیدۆیی بڵاو کردەوە کە تێدا هەر پێنج سزادراوەکەی بادینان قسەی تێدا دەکەن و ئەنجومەنی یاسایشی هەرێم وەک دامپێدانانی دەستگیرکراوەکانی تۆڕی سیخوڕی بادینان بڵاوی کردوێتەوە. لە ڤیدۆکەدا شێروان شێروانی کایەکێکە لە دەستگیرکراوەکانی بادینان بە هەبوونی پەیوەندی لەگەڵ پەکەکە و لایەنێکی دیکە تۆمەتبار کراوە بە جۆرێک کە خەریکی دروستکردنی تیمێکی چەکداری بووە بۆ تیرۆرکردنی بەرپرسان و گوایە شێروان شێروانی زانیاری لەسەر جموجۆڵی بەرپرسانی ئیداری و سەربازی هەرێم بۆ پەکەکە ڕەوانە کردووە. لەو بارەیەوە پەیام پەیوەندی کرد بە هەرێم ڕەفعەت ئەندامی تیمی پارێزەرانی دۆسی دەستگیرکراوەکانی بادینان و ناوبرا و بڵاوکردنەوەی ئەو تۆمارە ڤیدۆیەی بە هەڕەشە بۆ تیمی پارێزەران ناوبرد. هەرێم ڕەفعەت وتی لە دوای بڵاوکردنەوەی ئەم ڤیدۆی دەستگیرکراوانی بادینانەوە من وەک یەکێک لە پارێزەران ڕای دەگەێنم کە ژیانم لە مەترسیدایە و ئەمە بە پەیامێک بۆ خۆمان دەبینین. ئەو پارێزەرەوتیشی ئەمەی کە ئەنجومەنی یاسایشی هەرێم وەک دامپێدانان بڵاوی کردوێتەوە هیچ گرنگیەکی نییە لەبەر ئەوەی پێشتر شێروان شێروانی و هاوڕێکانی لەناو هۆڵی دادگا بە ئاشکراوتیان کە ئەشکەنجە دراون و بە هەڕەشەکردن دامپێدانانیان لێوەرگیراوە. بەتابەت پەرلەمانتارێک ئاشکرای کرد کە شێروان شێروانی پێی وتووە بە خێزانی و دەستدرێژیکردنە سەر هاوسەرەکەی هەڕەشەیان لێ کردووە. پارێزەری دۆسیەکە وتیشی بڵاوکردنەوەی ئەم ڤیدۆیە بۆ کاریگەری خستنە سەر دادگای پێداچوونەوەیە تا سزای پێنج زیندانی کراوەکە هەڵنەوە شێنێتەوە. پێشتریش کە سوکاری سزادراوانی بادینان لە پەیامێکدا بۆ ڕای گشتی ڕایان گەیاندەبوو دەسەڵات بە ناڕاستەوخۆ لە ژێر ئەشکەنجەدا هەڕەشەی بڵاوکردنەوەی ڤیدۆی دامپێدانانی بە زۆری کوڕە زیندانی کراوەکانیان دەکات. وتیشیان ئەو کارە ناخلاقیە ڕەت دەکەنەوە و بەوەش ئەوان و خەڵکی هەرێمی کوردستان زیاتر تووڕە دەکەن. کاتێککە دەسەڵاتی دادوەری هاوکات حاکم شەغلەتیف یاساناس و شارەزای دەستور لە نووسینێکدا حەفدە پێشەلکاری لە پرۆسەی لێکۆڵینەوە و دادگایکردنی پێنج سزادراوەکەی بادینان خستە ڕوووتی هەردام پێدانانێک لە ژێر ئەشکەنجە وەرگیرابێت بەهای یاسایی نییە. هەروەها ئاماژی بۆش کردبوو هەر لێکۆڵینەوەیەک بەبێ ئامادەبوونی پارێزەرەکەی لا تۆمەتباران کرابێت نایاساییە و دەبێت ئەنجام دەرەکەی سزا بدرێت. شێروان شێروانی، گوهدار زێباری، هاریوان عیسا، ئەیاسکەرەم و شڤان سەعید لە ڕۆژی 16 مانگی ڕابردوو دادگای تاوانەکانی هەولێر سزای 6 ساڵ زیندانی بەسەردا سەپاندن. ئەوەش ناڕەزاتی و کاردانەوەی بەرفراوانی کونسوڵخانەی وڵاتان و ڕێکخراوە ژیانەکانی مافی مرۆڤ و سەرۆکی هەرێمی کوردستان و پەرلەمانتاران و چالاکوانان و ڕۆژنامەنووسان و ئازادی خوازانی بە دوای خۆیدا هێنا و داوایان کرد کە دادگای پێداچوونەوە بە ئەو بڕیارەدا بچێتەوە و ئازادی ڕادەربڕین و مافەکانی مرۆڤ نەخرێتە ژێر پێ.